بەڵێنەرانی عزیز سلااوان لێبێ من یادگار پایەخمەم شۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لە گەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ داوای لێبوورنەکەین چەند خولەکێک بەرنامەکە دواکە و دیارە کاکدانا بۆ ئیلتیزامێکەوە نەیتوانی لە کاتی خۆیان حەزوری هەبێ ئەم شەو کاک دانای شەهید جەزای عەلی کاتب میوانمانە دیارە لە ماوەی ڕابردوو من کە هێنام بۆ بەرنامە وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ناساندم بەڵام ێستاڵێم کاندیدی دەرچووی پارتی دیموکراتی کوردستان لە سەر پارێزگای سلێمانی و سنوورەکەی بۆ پەرلەمانی عێراق مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین گرنگترینیانەوەیە کە ئایا کورد لە ئێستادا چۆن ڕوانێتە دۆخی عێراق و خۆی چۆن ئامادە کات بۆی بگەڕێتەوە عێراق بەهێزەوە بتوانێت بۆ ئەوەی داواکاریەکانی کورد جێبەجێ بکات وارووا ئەگەر واقعەکەی لە پێشچاوی بگرین ئایا مە هەندێک قورس نییە چکە لە کاتێکدا یا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ببورن شەش لایەنی سیاسی بەنیازن بایکۆتی بڵین پەرلەمان و یاخود پرۆسی سیاسی بەگشتی بکەن لە عێراق ئەمە چۆنە بێت لە کاتێکدا باس لە واکرێ کە ئەگەر لایەنەکان بایکۆتی پرۆسی سیاسیش بکەن دوایەوەی لەلایەن دادگای فیدراڵیەوە ئەنجامەکان بە تەواوەتی پەسەند دەکرێت ئەو پەرلەمانتارانەی دەرچوون تەواوی ماف و ئیمتیازات و تەنانەت پارێزبەندیەکەش لەسەریان جێبەجێ بێت و یانگرێتەوە ئایا دەستبەرداری ئەوەش ئەبن و ئەمانەوێ بزانین کە ئایا نزیکترین لایەن بە نسبەت کوردەوە لە داهاتووی عێراقکێ و کورد چۆن لە خۆی لێ نزیکە کاتەوە زۆر شتی دیکەش من لە پێشەکێکە زیاتر ناڵێم چونکە کاتمان کەمە لە بەردەست کاکدانای شەهید جەزا کاندیدی دەرچووی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق سڵاوتان لێبێت من رەمەوێت بە پرسیارێکی ناباو دەست پێ بکەم ئێوە لە سلێمانی بەنیازی زیاتر لە کورسیەک بوون بۆچی تەنهایە کورسی سەرەتا ڕێز و سڵام بۆ جەنابێت من داوا لێبوور نەکەم لە ڕێگەکەمان تۆزی دوور و کەوتینە خەرەباڵغی و لەبەرەوە تاخیرکەوتین دووهەمیان من سەرەتا زۆر سپاسی یەکە بە یەکەی هەواڵان و دەنگدەرانی ئێماکەینە پارێزگای سلێمانی کە ئەم فترەیە ماندوو بوون لەگەڵمانە و ئەرکێکی زۆریان کێشا و وەفا و پێزانینی خۆیان بۆ حیزبەکان دەربڕی و بۆ جەماوەری خەڵکی کوردستانیش کە لەم پرۆسە دیموکراسیە بەشدار بوون ئینشەڵا هەوڵبین لە جێی متمانە ئەوە نابین ئەوەی پێمان کتێ قسووری ناکەین لەگەڵیانە باش ئەوەی کە جەنابەت فەرموو بڵێ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەم سنوورەیە بە پێ ئەو بەرنامەڕێژەی کە هەمان بوو پێی ئامارەکان لەبەردەستمان نەبوو جگەل لە دوو کورسیەکی خۆمان کەم سۆگەرمان هەبوو زۆر بە تەمای کورسی سێهەمیش بووین بەڵام بەداخەوە ئەو ڕووداوانەی کە ڕوویە کە ئاشکرایەوە مەکتەبی سیاسی ئەمەش بە نووسراوێک یان بە بەیاننامەیەک دەرێبڕی کە مەسەلەی کۆمیسیۆن و گلەکان لە کۆمیسیۆن و پرۆسی هەڵبژارنەکان کە ڕخنەمان لە هەندێک لە پرۆسەکە هەبوو لە هەندێک شوێنە ئەو بوو یەکێک لە کاریگەریەکان لەم سنووری ئێمە بوو کە ئێمە وەلی هاوزیا لە 150 دەنگەکان ئێمە حساب نەکراونەمەوە وەڵامتان چیە بۆ ئەوانەی ئەڵێن ئەم ساختەکاریە بە بەرنامە کراوە ویکێتی و پارتی پێشوەختە لەسەری ڕێککەوتون ئێوە وەکو پارتی چی بەوان زۆرێک لە سەرکردایەتی ئێمە لە هەواڵانی ئێمە وەڵام ئێمە ناوەتەوە من بۆ خۆم بۆم نییە بە هیچ لایەنێک بە هیچ کەسێ بڵێم کە تۆ تاوانباری لەوەی ساختەکاری کردووە لەبەرەوەی ئەمە ئەبێ بە بەڵگە بسەلمێنێ و یاسا و ڕێساکان هەیە بۆی کە بتوانێت ئەمە بسەلمێنێ بەڵام ئەوەی دیارە کە هەندێک شتێ لە جێی بیرکردنەوەی زۆر نییان ئێمە لە سلێمانیە زیاد لە 90,000 دەنگمان هەیە یعنی چی قوتێکەیە یان چی قدرەتێکەیە یان چی ئامرازێک هەبووە چ هۆیەک هەبوو بۆی کەمە لە 90,000 و سەر و 90,000 بین بە 48,000 و زۆر لانی کەش و ئەمە ئەمێنێتەوە بۆ ڕۆژگاری داهاتوو ئێمە لە ڕێی ئەو هەواڵانەی کە سەرپەرشتیان لە مەکتەب ڕێژاژدن سکاڵات تۆمار کراوە و بە دوواداچوونەکەن ئەو کاتێکە ئەنجام دەرکە و وەڵامی تاوا بێت باشە شاندێکی پارتی دیموکراتی کوردستان بڕیارە سبەینێ بەرەو بەغدا بەڕێ بکەوێت و قسە زۆر لەسەرەوەکرێت کورد بەر لەوەی کار بکات بۆ ڕێخستنەوەی نێوماڵی بەغدا پێویستە نێوماڵی هەولێر ڕێک بخاتەوە ئێوە وەکو پارتی و جەنابیشان وەکو کاندیدێکی دەرچووی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق هەنگاوەکانتان بە ئاراستی دانیشتن لەگەڵ یاخود ڕێخستنەوەی نێوماڵی هەرێمیش دەست پێ کردووە بەتەکید ئێمە نەگەستا لە پێش پرۆسی هەڵبژارنیشەوە لە کاتەکانی جیاوازیشە هەردەم وتومانە کە یەکریزی ماڵی کورد ئەبێ بە کلیلی چارەسەر و کلیلی سەرکەوتنمان لە هەموو پرۆسەکانە ئەوەی کە مایی گرفت بووە بۆ گەلی کوردستان وەگشتی کە لە عێراقا نەیتوانیەوە زۆر لە دەستکەوتەکانی خۆی مسۆگەر بکە یان ئەو دەستوری عێراقی خۆی جێبەجێ بکرێ جگە لەوەی کە نارانی کورد بەتەکید نانستووە
دەستوری عراقی جێبەجێکە نانووسووە مافی کوردنەوەکو خۆی نانووسووە ئەو ڕێکەوتنانی کە هەبوو لە سەری جێبەجێکن ماڵی کوردیش کە پشێوی تێکەوتووە ئەوش ئامرازێکی کە بووە کە دژی کورد بەکار هاتووە دروست خراوەتە ناو ڕیزەکانی کورد نەیتوانێت هێزێکی کاریگەر بێ لە هەندێک خۆناغا لە زۆر خۆناغا لە هەندێک خۆناغاکە کورد کاریگەر بۆ دیومانە توانیوەتی لە عراقا لە دەستورە هەندێک بڕگەی بەهێز جێگیر کە سوودی زۆری هەیە ئێستاژە دەستورە گەرۆک خۆی جێبەجێکرێ مافی کورد چەسپیوتیا مافی کورتیا بێرێ بەتەکی دێمە دەستکەوتی زۆرمانێ بۆ گەلەکەمان بەڵام بەتەکییت خاڵی یەکریزی نیشتیمانی خاڵێکی زۆر گرنگە یعنی ئەو خاڵەیە کە ئێمە ئەوە ماڵی خۆمانە ئەوە لەسەر ئەرکێ لەسەر خۆمان کە ئەو ریزێمان هەبێ دوجار بتوانین بەو هێزەوە بە یەکدەنگی بە ڕەنگی بتوانین شەڕ بە مافەکانی کەمان بکەین بەڵێ لە بەرنامی پارتی دیموکراتی کوردستانە جگە لەو خاڵە گرنگانی کە هەیە لە بەرنامی پارتیە کە جێگیرکردن و جێبەجێکردنی دەستوری عراق و خۆی کە هەیە جگەلەوەی کە ئێمە بتوانین ئەو مادە دەستوریانەی کە هەیە ئەو کێشە هەڵوەسراوانەی کە هەیە جگەلەوەی کە سێشتی زۆر گرنگ هەیە بۆ ئێمە کە ئەبێ ئێمە لە حکوومەتی عراقیدا هاتووە ئێمە شەریک بین لە بەڕێوەبردننی ئەم وڵاتەیە ناکرێمە پاشکۆ بین بە تایبەتی لە سێ سێکتەری گرنگە لە سێکتەری ئابوووریە لە سێکتەری ئەمنیە و لە سێکتەری بەڕێوەبردننی وڵاتە بە شێوەیەکی سیاسی ئەبێت لە سێکتەرانەوە بەشدار بین بەڵام دوی سانەوە گەڕێمەوە یەکریزی نیشتیمانیەمە هێزێکی گەورە ئەیە بەکرد کە بتوانێت بەرامبەر نارەکانی مافەکانی کورد چەسمێنێ و شەڕ بە مافەکانی کوردکە جگەلەوە ئەتوانین لەگەڵ ئەوەیە لەگەڵ ئەو لایەنە عراقیانە میانڕەوانی کە ئەوان باوەڕیان بە مافی گەلی کوردستانەیە باوەڕیان بە جێبەجێکردنی دەستور هەیە لەگەڵ ئەوان شاتوانین نزیکبوونەوەک دروست بێ و ڕێکەوتن دروست بێ بتوانین پێکەوانش دە سەنگەرێکا لەگەڵمان بۆی کە مافی هەم گەلی عراق و گەلی کوردستانی شۆگەرکەین دووبارە گەڕێمە بۆ ئەوی کە باسی کە پرسیارەکە ئێمە پێشتریش باسی یەکریزی نیشتیمانیمان کردووە لە کاتی پرۆسەی هەڵبژاردنەوە لە بانگەشەکەشا باسمان کردووە ئێستاش دوایەوە هەر باسی یەکریزی نیشتیمانی هەست ناکەنەمە هەندێک سەخت بێت چونکە شەش لایەنی سیاسی خۆیان بە مەغدورەزانن و ئەڵێن ئێمە غەدرمان لێکراوە و دەنگێکی زۆرمان فەوتاوە بە دیاریکراوی تەرکیزیان زۆر لەسەر سنووری سلێمانیە تەنانەت تۆ بڕوانە هاوڵاتیان چاوەڕێ بوون بانگەشەی هەڵبژاردن تۆزێک کب بێتەوە و هێمن بێتەوە بەڵکو پرۆژه یاسای چاکسازی لە ئەوەی حکوومەت کە لە پەرلەمانە گفتوگۆی لەسەر بکرێەوە تا لایەنەکان ئەڵێن ئێمە غەدرمان لێکراوە یەک دنیا دەنگمان فەوتاوە چۆنین بەشداری تەنانەت لایەنێکی سیاسی دیاریکراوە لە بایەکێتی پارتی خۆیان بڕۆندانیشن پێکەوە کەواتە ئەمە نەک لەسەر ئاستی عێراق لەسەر ناوخۆش کاریگەری لەسەر یەکڕێزی نێوماڵی کورد و پرۆژە گرنگەکان داناوە ئەمە پارتی چ بەرنمەیەکیە بۆ ئێمە چاکاتەوە کاگیادگار گەلی کوردستان بۆ باجی هەندێک لەو گلێ و گازندێ و تا ڕادەیەکی زۆر کە جەنابتان یا لە میدیاکانی بڵاوکرێتەوە ئەو کارە ناڕەوایە لە هەڵبژاردنەکان نەکراوە بۆ گەلی کوردستان و داهاتوو گەلی کوردستان باجی ئەو شتە بە بەڵێ لەوانەیە گلەی زۆر بێ بە جەنابتمت ئێمە ئێستا لە جیاتیەوەی کە من تاکە کاندیدی پارێزگای سلێمانیم کە دەرچوون سنوورەیە ئەبوو ئێمە هەواڵێک کەم و هەواڵی کەشمان لەوانەیە لەگەڵا بۆیە پێکۆ بمانتوانێت کوجارانی پێشوش چەند هەواڵێک لێرە ئەو پرۆسیان کردە بەڵام ئایا خۆیان بجین لە برسی پرسیارەتی ئایا ساحەکە بۆ کێ چۆکە ئەی کێ پارێزەری مافی گەلی کوردستان بێ بۆیە ڕێگای ئەسلی ئەوەیە کە لە ڕێگەی دام دەستگا ڕسمەکان و لە ڕێگەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراقەوە سکاڵای تاوە بەڵگەی تاوە پێشکەش کرد بۆی کە ماف گەڕێنێتەوە بە خاوەن ماف بەڵام لەگەڵەوە ئەرکە نیشتیمانی گرنگەکە بە پرسیاتێک گەورەکە نابێت لەبیر بکرێت ئێوە بەنیازن چۆن ئەمە بکەن ینی چونکە وەکو ینی گەورەترین پارتی براوە لەسەر ئاستی باشووری کوردستانیش پارتی دیموکراتی کوردستان لە گۆڕەپانەکەی وەکو گەورەترین وەکو زۆرترین ژماری دەنگدەر و کورسیش بە هەماشەوە بەنسبەت پەرلەمانی عێراقەوە ئێوە یان شخصی خۆت پێت وایە پارتیە بێت ئەم هەنگاوانە چۆن بنێت کە لایەنەکان کۆ بکاتەوە بۆی هیچ نەبێت ئەگەر ئێمە لە ناوخۆش ناکۆکیمان هەبێت لە بەغدا بە یەک پاکێجی استراتیژی تایبەت بە هەرێمی کوردستان وەکو قەوارە و بە هاوڵاتیەکانیش سەبارەت بە مافەکانیانەوە پێشکەش بەوان بکرێت گەدگار پارتی لەو بارەیە ئەزمونێکی سەربەرزانە هەیە هیچ کاتێ درێخی نەکردو لەوەی کە ئەوەی پێی بکرێ بۆ یەکریزی نیشتیمانی بۆ هێمنکردنەوەی شەقامی سیاسی بتوانێت بیە ئەتا زۆر جار شتیشی بەخشیوە لەو پێناوە ئەم جارە شامادن قوربانی بە لەگەڵ پێویستکات یەکریزی نێوماڵی کورد بێتەکایەوە پارتی ئەولوێتی پارتی دەستکەوتی زیاتر بە گەلی کوردستان لە پێناوە دەستکەوتە ئەگەر پارتی شتێکی لەسەر بێ شتێک پێویستکە پارتی بیکە بەتەکی درێخی ناکە پارتی لە پێشتر بۆ برادرانی بزوتنەوەی گۆڕان بوونە پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقی بەخشی بە برادرانی بزوتنەوەی گۆڕان بۆ یەکریزیێکیشمان دروستکە لە ماوەی ڕابردوو من لەگەڵ کاک هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان چاوپێکوتنێکی تایبەتمان لە باسی ڕۆژ کرد
وتی ئێمە لە ماوەی ڕابردوودا غەڵەت و هەڵەمان زۆر کردووە لە بەغدا تەنانەت ئەو نمونەی جەنابی شت کێناتەوە بە یەکێک لە هەڵەکانی خۆی دایانێڵێت چکە لایەنەکان پێیان نەزانیوە دووباری ناکەینەوە. بەڵێ منش لەگەڵ ئەو قسەی جەنابیانە من ئەوم بۆ نمونەی گێڕاوە کە پارتی زۆر ئەوەی کردووە بەڵام بەتەکی لەگەڵ هەموو قۆناغی شابێ لایەنەکانی کەش بە پرسیارەتیان هەبێ ئەبێ لایەنەکانی کەش هەست بۆ بە پرسیارەتێ بکەن و هەست بۆ بکەن کە ئەوانیش پێویستە لە سەریان هەنگاوە بێنە پێشەوە ئەی ناکرێ هەموو جارێ پارتی تەسخیە بە هەموو جارێ پارتی هەنگاو بێتە پێشەوە هەموو جارێ پارتی پۆست و پلە و دەستکەوتەکانی خۆی کە بە دەنگی بڵین هاوڵاتیانی گەلی کوردستان و ئەندامانی پارتی بەدەستێناوە بیبەخشە بەلایانی کە بەڵام پێشی نەزان جگە لێ پێشی نازان توانجی تێگرن جگە لێ توانجی تێگرن تەشیری پێ بکەن بە ڕموزەکانی بە ڕابردووی بە ئێستای ینی بەڕاستیەوەژە بێ سنوور بۆ شتانەدا بدرێت. باشە لە 25-26 شەوی یاخود ڕۆژی بانگەشەیە هەڵبژاردن زۆر جار کاندیدەکان زیاتر لە ئەو دەسەڵاتەی کە هەیەیانە یان ئەیان بێت لە داهاتووە بەڵێنیانەدا بەڵام ئێستای تر کاتی بەڵێن بەسەر چووە جەنابتان کە کاندیدێکی دەرچوون بۆ پەرلەمانی عێراق گەر بچنە ناو پەرلەمانەوە لەگەڵ هاوڕێکانتان چی بە گرنگترین پرس ئەزانن کە کاری لێ بکەن بێگومان بە نسبەت هەرێمی کوردستانە بەتەکید ئەوەی کە لە پەرلەمانی عێراقاکرێ ئەو شەڕیاساییە بۆ دەستکەوت بۆ دەستکەوت بۆ گەلی کوردستان بەگشتی ئەوەی کە ئێمە لەسەرمانە گرنگترین خاڵ بەڕای من ئەوەیە کە جگە لە یەکگرزی نیشتیمانی کە بێ هەوڵ بین بیکەین ئەرکە لەسەرمان کلیلی چارەسەری کێشەکانی کوردستانە هەنگاوی گرنگ ئەوەیە کە بتوانین دەستور عێراق وەکو خۆی هەیە جێبەجێکرێ نەگوکو هەندێک لایەنی سیاسی بە مەزاجی سیاسی خۆیان جێبەجێکن هەوڵ بین ئەو مادە دەستوریانی کە جێبەجێ نەکراوە وەکو مادەی 140 وەکو ئەو مادەی کە پێوەستە بە شایستەکانی هێزی پێشمەرگەی کوردستان وەکو ئەو مادانەی کە پێوەستە بە یاسای نەوت و غاز وەکو بڵێن ئەو مادانی کە پێوەستە بە دابشکردنی داهاتی عێراق بە دادپەروەرانە ئەو بەڵێ کاڵم داهاتەکان بە دادپەروەری هەمووی بەگشتی مەبەسمە ئەو مادانەی کە پێویستە بە یاسای پاراستنی کەمینەکان و ئاینزا و ئاینەکان ئەمانە هەمووی ئەرکێکی گرنگە لەسەر ئێمە لەگەڵ هەواڵەکانی کامان لە فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و هەموو هەواڵانە پێکەوە بتوانین سنگەرێکی پتە و دروستکەین لە عێراق بتوانەوە بکەن ینی بە نسبەت بە قسەکردن لەسەر پێکاتە و کەمینەکانەوە تانی دەنگی ئێزدیەکان هەمویان فال کراوە کەس نازانێت دەنگەکەیان چی لێ کراوە ینی عێراقەیەکە ئێوە بۆ ێڕۆن پێتان وایە بە مامەڵەکردن لەگەڵ واقعی عێراقا ئەم قسانەی جەنابەت باستێکی هەمووی بە نسبەت تاکی کورد و بە نسبەت هەرێمی کوردستانیشەوە گرنگە بەڵام ئایا جێبەجێ ئەبێت ڕێگەتان پێ ئەدەن جێبەجێ بکەن ئەمە با بڵێن ئەمە خیتابی سیاسی گرنگی ئێمە بۆ حکوومەتی عێراق و بەگەلی عێراق بەگشتی کە ئێمە یەینە پێشەوە و ئێمە هەموو کاتێک دژی شەڕ بووین لەگەڵ چارەسەری ئاشتیانەی کێشەکان بە لەگەڵ حکوومەتی عێراق بەڵام ئەو چارەسەر ئاشتیانە بۆ نابێت کە ئێمە هەموو کاتێ ملکەج بین بۆ بڕیارەکانی عێراق بەڵکو بەوا بێ کە ئەوان بێنە پێشەوە چارەسەری کێشەکان بکەن بە جێبەجێکردنی دەستور ئەو دەستورەیە کە خۆیان دەنگیان پیاوە کە ئێمەش لەگەڵیانە ڕێکمان خستووە کە هەموو گەلی عێراق دەنگی پیاوە لە سا 80 زیاتری بۆیە چارەسەری کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بە جێبەجێکردنی دەستورە ئەگەر عێراق بێوێ وڵاتێکی سەقامگیر بێ وڵاتێکی یەکگرتوو بێ پێویستە سەرجە مافەکانی گەلیس کوردستان بسۆگەرکە ئەگەر ئەوە نەکە داهاتوی عێراق داهاتوویکی پشێ و لە توپە دەبێت. باشە کاکدانا بە نسبەت کوردە و هاوپەیمانێتیەکان ئەو تێ بڕیارێکی ئەجگار سەختە بێ بۆ نمونە یەکێک لەو سیناریۆیانەی باسەکرێ ئەوەیە کە ئێران پەنا بباتە بەر کورد بۆ ئەوەی پشگیری بەرەی فەتح و دەوڵەتی یاسا بکەن ئەنی با بڵین هادی عامری و نووری مالکی بکات تەنانەت سیناریۆکە بۆ ئاراستەیە باس لەوە شەکا کە ئەڵێت هەموو داواکاریەکانی کورد جێبەجێ بکرێت تەنها بۆ ئەوەی جارێکی تر سەدر و عبادی نەیەنە پێشەوە بۆ ئەوەی سەرۆک وەزیران بەدەستەوە بگرن پێت وایە کورد ئەم جارە ئەبێت ینی بڕوانێتە بەرژەوەندیەکانی خۆی ئەگەر بەرەیەکیش بێت لە بەرامبەر مەسلحەتەکانی خۆی و میلەتەکەی مادەی 140 شایستەدارایەکانی پێشمەرگەیە مامەڵەکردن لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان وەکو هێزێکی منزومەی دیفاعی عێراقی نازانم مستحقاتی جوتیارانە کێشەی خاکە ئاساییە کوردە و بەرەیە هەڵبژێرێت بە تێڕوانینی جەنابتان ڕاستیەکەی مەسلەی دروستکردنی حکوومەت بەتەکی جارێکیڵم ئەبێ کورد بیر لە بەرژەوەندی داهاتووی گەلی کوردستان بکاتەوە لە پێکهێنانی حکوومەتەیە تۆ نابێت چۆرانە پشگیری لە حکوومەتێ بکە یا بچیتە ناو حکوومەتێکەوە کە دەستکەوتی نەبێ بۆ تۆ کە دژی بەرژەوەندەکانی تۆ بێ بەتەکیید کورد دەبێ هەوڵ بە لەگەڵ ئەو لایەنانە نزیک بێتەوە کە زۆرترین دەستکەوت ئەتوانێت سۆگەرکە بۆ گەلی کوردستان ئەمەش تەنها نابێت بە وتە بێت چکە پێشتر زۆرمان بینی لەو
ینی بەڕاستی ئێمە ڕابردووە یعنی بێ شێوازی دانوستانەکانی خۆشی بگۆڕێت ینی بەدەستکەوتی مەلموس و نووسراو نەک بە وعدی دەم بەڵێ چکە ئێمە ڕابردوویەکمان هەیە و ئەزمونێکی تاڵمان هەیە لە وعدی زۆری راوە وعدی گەورەی راوە بەڵام زۆربەی هەر زۆری جێبەجێ نکراوە ئێستا کورد لەبەرەوە ئەزمونایە کە جارێکیان هەڵ نەخەڵەتێ مەسەلێکی کوردی هەڵەیە ئەگەر جارێ هەڵە خاڵتانم خوا بگری ئەگەر بوو بە 2000 خوا خۆم بگرێت لەبەرەوە بێ ئەم جارە کورد وانە وەرگێ لەو ڕێکەوتنە سیاسیانە و ڕێکەوتنی سیاسی تەنها ڕێکەوتنە دەبێ هەش بێ ساویلکانە بچینەوە معادلانەوە ئەبێ زۆر بە بەهێزی چووی و زۆر بە بەهێزی تەعامل بکەین و زۆر بە بەهێزیش ڕێکەوتنەکانم سۆگەرکەین. دیارە قسە لەسەرەوە هەیە هەر جارێک کە بەرژەوەندەکانی ئەمریکایان شتێک کە ئەمریکا بەدڵی نەبێ لە ناوچەکە لە خولی لە فترەی ئۆباما و لە فترەی دۆناڵد ترۆمپیش برێد مەگۆرگەنێرن بۆ ئەوەی هەنگاوەکان بنێت و لەگەڵ لایەنەکان دابنیشێت و تێڕوانین و دنیابینی ئەمریکا بگەێنێتەوە تاڵێن دەستی بە جوڵە کردو و بڕیارە لەگەڵ شش لایەنەک ناڕازیەکەی سلێمانیش کۆبوونەوە کات و لایەنەکانی دیکەش بینیمان لە فتری پێشوو لەگەڵ سەرگۆزیرانی عێراق لەگەڵ سەرگۆزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆبووە. من بۆی ئەم پێشەکێ کورتم باس کرد بۆی بێمە سەر استراتیژیەتە نوێیەکەی ئەمریکا سەبارەت بە ئێران. لە خاڵی حوتەمیە ئەڵێ ئێران ڕێزی سەروەری عێراق بگرێت. پێویستە لەسەر ئێران ڕێزی سەروەری عێراق بگرێت و بە میلیشیا شیعەکانی لە ناو عێراق ڕابگەێنێت کە چەک دابنێن. پێت وایە ئەمە پەیامێکە بۆ تەواوی فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق و ئەوانەی بەشداری ئەم هەڵبژاردنیان کردووە کە نزیک نەبنەوە لە بەرەی ئێران. خۆی بەتەکید ینی دووشت هەیە گرنگە لامن یەکەمیان ڕۆڵی ئێران ڕۆڵێکی ئیقلیمی کاریگەرە لەسەر عێراق و لەسەر بەڕێوەبردننی سیاسەتی عێراق هەم لە ڕۆ تایفێکەوە هەم لە ڕۆ سیاسیەکەوە بۆیە بەتەکید لە درێژایی ئەو کاتانێک کە حکوومەتەکانی عێراق دروستکراوە ڕۆڵی ئێران ڕۆڵێکی دیار و کاریگەر بووە و لە زۆر منعەتەفی سیاسیە بڕیارەکان بەدەست ئێران بوو بەداخەوە. عێراق وڵاتێکە کە ئێستاش جونگە سەرێکیەکانی بەڕێوەبردنەکانی بەدەست خۆیەوە نییە وەکو پێویست کە بتوانێت سیاسەتی بڵێن وڵاتی پێ بەڕێبرێ. ئەمریکاش وەکو با بڵێن بەهێزترین وڵاتی دنیا و یەکێکە لە هەرە زلێزەکان کە کاریگەری زۆری هەیە لەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاست بەتەکید عێراق بۆ ئەوێ بۆ ئەمریکا جغرافیایکی زۆر گرنگە. جغرافیایکی گرنگە ڕاگەیاندنی استراتیژیە نوێیەکەش کە بۆ نمونە باسی ڕۆڵی ئێرانەکە لە سووریا باسی ڕۆلی ئێرانەکە لە لوبناان باسی ڕۆلی ئێران لەسەر تەواوی کە ئەوە تا باسی عێراقشەکە لەم کاتەش کە بیر لەوە پێێتەوە هاوپەیمانێتی نوێ ڕابگەێنێتەوە کورد دەستی بە جوڵە کردووە و مالیک ئەین عبادی دەستی بە جوڵە کردو و مالکی و سەدر و هەمووی دەستی بە جوڵە کردووە بۆەوەی ئەو پەیامە بەڕوونی بکات. بڵێ منەوە ویسم بە جەناب تاوەکەم کە من باسی ڕۆلی ئێرانەکەم و کاریگەری لەسەر گروپێکی گەورە لە ناو عێراق و لە دەوروبەری عێراق شەوە جەناب باسی کرد لە یەمەن و لە سووریا و لە لوبناان و لە هەندێک شوێنێکە ئەو هیلالی شیعی تا بندستی ئیسرائیل چێت لە بەرامبەر ئەوە بەتەکید سعودیش کاریگەری هەیە لەسەر بەشێکە لە عێراق لەسەر بەشێکە لە سووریا لەسەر بەشێکە لە لوبناان کەوای کردو سیراعکی سیاسی گەورە دروست بێ ئەم سیراعە زۆر جار یەکلاکردنەوە سیراعەکە لە ناو عێراقا لە ناو سووریا لە بەڕێوەبردننی ئیداری عێراقا ناسەقامگیری دروستەکە مقابلەوە کوردیش هێزێکی کاریگەرە لەو مەنتیقەیە کورد هێزێکی سیاسی کاریگەرە و کارتێکی بەقوتە ئەتوانێت زۆر جار و کارتانە بەکاربێنێ. باشە من هاوڕێیانم پێمەڵەن یەک خولەکمەوە کۆتا پرسیاریشم ڕێک بۆ ئیزافەیەکە بۆ کۆتا قسەی جەنابتان ینی هەموو کوتلە و پێکاتەکان پلان و استراتیژیەت و بەرچاویان ڕوونەکە چۆن هەنگاوانین لێرە بەدووە پێت وایە کورد بتوانێت کاریگەری لەسەر پێکێنانی حکوومەت لەسەر هاوپەیمانێتیەکان و لەسەر نەخشەی سیاسی عێراقدا بنێت ئەگەر بەڵێ چۆن من توانم بە شوێشکی بڵێم ئەمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دراستێکی مەیدانی استراتیژی زۆر قوڵمان کردو لەسەر بابەتە و سەکرداتی سیاسی ئەمە نەخشەرەگایەکی گرنگی هەیە بۆ بابەتە پێما خۆشە لەگەڵ لایەنەکانی کە سەرجەم لایەنەکان پێکەوە ئەو نەخشەرەگانم تێکاڵکەین گرنگ ئەوەیە دەستکەوتی زیاتر بۆ گەلی کوردستان بسۆگەرکەین ئەگەر لەو نەخشەرەگای بەشدار بین لەگەڵان و پێکەوە بتوانین ئەو بەرنامە ڕێژێ بکەین من تەسەورەکەم ئەتوانین دەستکەوتی زۆر باشی بسۆگەرکەین. کاکدانای شەید جەزای عەلی کاتیب کاندیدی دەرچووی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری سلێمانی بۆ پەرلەمانی عێراق سوپاس بۆ زانیاریەکانن سوپاس بۆ کاتەی باەمە و بەبینەرانن مادونە من هەمشین بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سوپاس بۆ تەواوی هاوکارانم تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.